کەرتی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستان ئێستا هەنگاوی گرنگی ناوە بنمونە پێداویستی و ئامێری کوشتتوکاڵی ئێستا بەشێکیان لە کارگەکانی هەرێمی کوردستان دروست دەکرێت ئەوانەی کە لە پشتی منەوەن هەمووی بە هێز و بازوو و دەستی ناوخۆیی دروست کراون و بە هەمان کوالێتی و بە نرخێکی گونجاوتر کە دەتوانن جوتیارانی هەرێمی کوردستان سوودی لێوەربگرن و بۆ زیادکردنی بەرهەمەکانیان ئەم ئامێرانەی کە لە ناوخۆدا دروست دەکرێت بەکاری بهێنن ئەوەی کە گرنگە لە بواری کوشتتوکاڵیدا دوو بابەتی زۆر گرنگ هەیە یەکێک لەوانە ئامێرە کوشتتوکاڵەکان و بلایەنێکی تریش چۆنیەتی سوودوەرگرتنە لە توێژینەوە زانستیەکان بە تایبەتی زانکۆ و پەیمانگاکان کە چۆن بتوانێت ئەم کەرتە پەرەی زیاتری پێ بدرێت ساڵانێکە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت پەرە و گرنگی زیاتر بە کەرتی کوشتتوکاڵ بدا بۆ ئەوەی لە زۆربەی بەرهەمە ناوخۆیەکاندا بگەینە ئاستی خۆبژێوی مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. دەستپێکی بەرنامە لە کارگێکی ناوخۆیەوە دەست پێ دەکەم کە ئێستا زیاتر لە هەر جۆر لە ئامێر و پێداویستی کوشتتوکاڵی بۆ جوتیاران بە کوالەتێکی باش و بە ستافی خۆماڵی دروست دەکات لە ڕووی خواست بۆ ئامێری ناوخۆیی لەلایەن جوتیارانەوە سەرپەرشتیارانی کارگا وەڵام دەدەنەوە. تایبەت بەو کارگەی ئێوە کە بەشێک لە ئامێرە کوشتتوکاڵەکان دروستەکە لە هەرێمی کوردستان دەمەزانم ئێوە چی دروستەکان بە چه کوالێتێکە ئایا جوتیارانی هەرێمی کوردستان لەو ئامێرانەی کە ئێوە دروستیەکەن لی ڕازیە؟ ئامێرەکانی مە بۆ هەموو عێراقا دەستە بەسرا مەسەلەن بۆ زاخ و سنوورەکانی عێراق دابین دەکەین کوالێتی بەرز حەسەب تەڵەبیاتی فەلاح. ئێستا لەو کارگەیەوە چەند ئامێر دروست دەکەین چەند نەوعتانێ چەند جۆرتان هەیە؟ زیاتر لە 8 جۆر ئامێر دروست دەکەین وەکو ئامێری بڕینی پوشپاوەن ئامێری خەرماشە نۆزدەقۆر ئامێری تابیعە ئامێری کەماشی زراعی و چەندە ئامێری تر. باشە ئەم ئامێرانە بەکاردێنێن بە بەردەوامی وە ئێوە ئەوە دروست دەکەن؟ بەڵێ تەلەبیاتی سەرعی لەسرە هەم بۆ خوار و هەم بۆ ئێرە حتا ڕۆژانەیانی دەڕواتن ڕاناست. کاکرابەر زۆر جار مەسەلەن گرەی و گازندەوە دەکرێت ئەو بەرهەمەی کە لە ناوخۆ کارگەکان دروستی دەکەن ئامێرەکان بە تایبەتی نرخەکەی گرانترە ئەمەش بۆ جوتیاران زۆر دەوەستێت یعنی کاریگەری دەکاتە سەر بەرهەم و داهاتی جوتیارانیش چۆن جیاوازیتان هەیە لە ڕووی نرخەوە سەبارەت بە ئامێرە کە لە دەرەوە دێ سەبار بۆ ئامێرەشی کە خۆتان دروستی دەکەن؟ بڵێ ئەو ئامێرانەی کامە دروستیان دەکەین بە کوالێتی بەرز دروست دەکەین لیستا لە کوردستان جۆرا پلێت هەیە پلێتی تورکی هەیە ئۆکرانی هەیە ئێرانی هەیە مشتریمان لۆ دێتن باسی ئامێرێک دەکات مەسەن خەرماشەکەم دێتن نۆزدەقۆر ئەمە سعرەکەی پێدرین دەکاتە 65 وەرەقە مەسەلەن ئەوە دەکاتە 50 وەرەقە بە ئێرانی دەکات 40 وەرەقە چێت تەنی پلێتی ئۆکرانی لەگە پلێتی ئێرانی لە تەنەچی تقریبان 400 دلاری فەرقە ئەوە لە کوالێتەکەی سعرەکەی دەگۆڕێ مەسەلەن تۆ دەڵێ خەرماشەکەم دێتن بە کوالێتێکی بەرز ئەمە دەبی لە پلێتی ئۆکرانی دروستکەین تەمەنی درێژە و ئامێرە بەس سعرەکەی زیاتر ئامێرەکانتان گرنتی و زەمانی لەگەڵە؟ بەڵێ ئەمە ئامێرەکانمان لە ئامێرانی کە لە تورکیا دێن یان لە سیندە هیمە زمانی زیاترە مەسەن ئەوانی کە دێن زمانی 6 ماگەیمە ساڵێکە. لە ڕووی ئەوەی کە ئایا ئەگەر چەندین کارگەی لەم شێوەیە دروست بکرێت لە هەرێمی کوردستانە دەتوانین ببینە ڕێگەر کە و ئامێرانی تر لە دەرەوە نێن بەشێک لە ئامێرەکان لە ناوخۆدا دروست بکرێت و کارگێکی لەو شێوە چەند هەلی کاری ڕەخساند و ئەمە دەبێتە هۆی بژانەوەی وڵات ڕەخسانی دەرفەتی کار بۆ گەنجان. بڵێ ئێستا ئێمە ئەلێرانە بەس ئامێری زراعی دروست دەکەین زیاتر لە 16 کارمەندمان هەیە بە قسمەکانەوە کە ئیشەکان ئەوە دەکەن ئەوە لێرە هەلی کارە تۆ لە کارگێکی بچوک بەس بۆ زراعیش بکەی هەلی کارە بەڵام لە کاتێکیشدا ئەمە زۆر لە ئەو ئامێرانی دروست دەکەین لە ئاستی تووشانە پێشکەوتورە نەجاعەت زیاترە مەسەلەن تۆ پارچێک دروست دەکەی ئامێرێک تابیعەک لە تورکیا دەکرێت تووشی شکست دەبی 2 هەفتە چاوەڕێکە تا موادەکە دوورێ بەڵام لێرە کۆپیمە هەیە هەر کاتەش تۆ تووش شکست دەبی من بە نەقرێک بۆ دێنێرم بە 2 سعات بۆ ناوخۆی کوردستان دەگاتە جێ. باشە پلانتانە لە داهاتووە ئامێرەکان زیاتر کەنجکە ئامێری کوشتتوکاڵی بەرفراوانە ینی کۆمە زۆر بەکارێنە ینی بەو کوالێتی کە باسی دەکەی ئامێری زیاتر دروستکەن ئێستا و ئامێرانی ئەمە دروست دەکەین بەشێکی زۆری ما پڕ کردەوە یعنی ئەو توانای هەیتمان ١٩ ئامێرەکان ما پڕ کردوتەوە چەند ئامێرێکی کەم مایبرێ مواسەفاتە دەگونجێ ژوا چاوەڕێ دەکەن ئینشاڵڵا کارگەکەمان 2 سارە دامەزرای نوێیە لە چاو ئەو شەریکە زەخمانە بەت ئینشاڵڵا لە داهاتوودا بە پلانی گەورەترمان زیاتر ئینشاڵڵا پەرەی پێ دەدەین و
بەرە پێشەچیش. تایبەت بە دیزاین و شێوازی ئامادەکردنی ئامێرەکان بە هەمان شێوەی ئەو وڵاتانەی کە ئامێری کوشتتوکاڵی دروست دەکەن ئێستا چەندین ئەندازیاری ناوخۆیی هەیە کە دەتوانن بە شێوەیەکی پێشکەوتوو ئەو ئامێرانە دیزاین بکەن و جوتیارانی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی بتوانن سوودی لێوەربگرن. لەم کارگەیە کۆمەڵێک ئامێری کوشتتوکاڵیمان بینیوە دەبینین کە ناوخۆدا دروستکرا، بەڵام هەندێک جار بەشێک لە سەرپەرشتیارانی کەسانی بیانی یاخود ئەندازیارەکەی کەسی بیانیە بۆ دروستکردنی ئامێرە کوشتتوکاڵەکان ئێوە پشتان بە کێ بەستوانی کادری ناوخۆی یا کادری بیانیشتان هێناوە؟ لە ڕاستیە ئێمە هەموو پرۆسێکی بەرهەمێنان لە سەرەتا بە چەند قۆناغی کاتێ پەرە کە ئێستا لە جیهان هەمووی باوە چێ باشتر و بە کوالیتی باشتر بیخاتە بازارەوە ئەو کەسە براوی بازارە بێت. ئێمەش وەکو خۆمان لەگەڵ سیستەمە جیهانەکە ئاڕۆین سیستەمە کۆمپیوتەرەکان بەکارێن پرۆسەکانی بەرهەمێنان هەر لە بیرۆکەوە تاکۆی کە کاڵەکە بەرهەمێنین بە چەند قۆناغی کاتیە پەڕێ. ئێمە لێرە 7 بۆ 8 ئامێرمان هەیە کە ئەتوانم بە خۆشحاڵیەوە بڵم ئەتوانین خۆمان دیزاینی بکەین، یعنی پێویستمان بە ستافی دەرەوە نەبێت چونکە پرۆسەکە پرۆسێکی هەندەسیە، ئەوە هەندەسیش دیارە یەکەم جا بیرۆکەیەکە ئەتوانین مەسەلەن وەکو بیرۆکە لە هەند کۆمەڵشتی تروەری بگرین، بەڵام لە کۆتاییە ستافەکەمان بە هەمووی هەر کووردە دێن فکرێکی کاملی بەرهەمەکە دروستەکەین بە کۆمپیوتەر، پاشان پارچە پارچەیەکەین ئەسێمبلی ئەەکەین دێن توودی درێوینەکان لەو پرۆژەیە دەردێنین دوایی تەسلیمی وەستاکانمانیەکەین ئەوانیش بە جۆرەی پرۆسەکان پێکەوە نان و لەحیمکردن و ئیشەکانی بۆ جێبەجێکەن. کەواتە توانین بڵین دروستکردنی ئامێرە کوشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان زۆر نەبووتە قورس، ڕاستە وردەکاری خۆی هەیە دیتێڵی خۆی ئەوێ، بەڵام بۆ ئەندازیاران چۆن لە شتێکی نۆرماڵ و کاری لەسەر دەکەن و بەرهەمی دێنن؟ بەڵێ توانین وەکو ئەندازیارانی کوردی شتێکمان کەمتر نییە لە ئەوانی کە لە دەرەوەن ئەتوانین هەر شتێک کە بە خەیاڵمانەوێت دروست بکەین، چونکە ئێستا هەمووی ئامێرە کۆمپیوتەرەکانە لەگەڵ هەندێک تەکنیکی تر ڕاستە پێویستمان بە خیبرەی وڵاتانی تر هەیە، چونکە ئەوان لە پێشترن دەمێکە لە ناو پیشەسازیان، بەڵام بۆ ئێمە کە سەرەتایە دەتوانین سوود لە بیرۆکانی ئەوان وەربگرین و ئێمەش وەکو ئەوان جێبەجێ بکەین، ینی پێویستمان بە دەرەوە نەبێت. باشە ئەگەر تەماشا بکەین هەر وڵاتێک لەوانەیە دیزاینێکی خۆی هەبێ، لەوانەیە مەسەرەن ئەمە بڵێن ئەمەی فڵان وڵاتە ئەمە ئەجنەبیە ئەمەی فڵان وڵاتە، لەم ئامێرانی کە ئێوە دروستی دەکەن بیرۆکەی خۆماڵی تایە بیرۆکەیەکی تایە تایبەت بێ بە هەرێمی کوردستان تێ هەڵکێشتان کرده بێ؟ بەڵێ ئێمە ئەو جوتیارە بەڕێزانی کە دێن مەسەن داوای دیزاینێکی تایبەت دەکەن بیرۆکەی خۆیان نەجاریواڵە ئێمە بۆ شێوازەمان دەوێت ئەم ئامریکا لە بەردەستمان ئەتوانین نمونەیە وەک نمونەیە کە دروستمان کردو بیرۆکەی چەند جوتیارێ لە دەرەوە لەگەڵ ئەو بیرۆکانی خۆمانە بڵێ ئەتوانین مۆرچی کوردی پێوە بکەین بە دیزایانی خۆماڵی بینێنە دەرەوە. کەواتە ئەگەر جوتیارە بێت بڵێ و ئامێرەمێ من دەمەوێت بەو شێوەیە بێ بەو شێ ئێوە دەتوان بۆی دروستکان؟ بەڵێ بەتەکید بەدڵنیایە چونکە پرۆسەکان لە هەموو عالەمەکو یەکوایە بە بیرۆکەی تێپەڕێ پاشان کۆمپیوتەر پاشان پرۆسەکانی کۆمپیوتەر ئەیدت مەنیفاکچەرینگ پرۆسەکار بەو شێوە یانی. دابینکردنی ئامێری کوشتتوکاڵی بۆ جوتیاران بە قەرزی درێژخایان، ئامێرەکان، تراکتۆر، بەزازە، خەرماشە، جەکسێر، معدەلان، ئامێری دوورینەوەی گەنم بە پێشەکی تەنها 120. سوودەگرتن لە تەواوی توێژینەوە و ئەزمموی وڵاتانی بیانی یەکێکە لە هەنگاوە هەرە گرنگەکان کە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان کاری لەسەر دەکات بۆی کەرتی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستان بباتە قۆناغێکی نوێوە. دەیان توێژینەوەی ناوخۆ و بیانی ئێستا لە هەولێری پایتەختن و لەلایەن کەسانی ئەکادمیەوە گەنگەشەی لەسەر دەکرێت و ڕێگاچارە و پێشنیاری تەواوەتی لایە بۆ وەزارەتی پەیوەندیدار کە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە چۆن بتوانێت لە ئایندەدا سوود لەم توێژینەوانە وەربگرێت بۆی هەرێمی کوردستان ببێتە یەکێک لە وڵاتانی کە سوود لە تەواوی ئەو بەرهەمە ناوخۆیانە ببینێت و خواستی ناوخۆ و پاشانیش هەناردەی دەرەوە بکرێت. کۆنفرانسی نێودەوڵەتی هاوبەشی کوشتتوکاڵی زانکۆی سەلاحەدین و زانکۆبیانیەکانە دەیان توێژینەوە لەسەر بەرهەمە کوشتتوکاڵیەکان پێشکەش کراون کە دەتوانن سوودی لێوەربگیرێت بۆ هەرێمی کوردستان و عێراق. دەبین کۆنفرانس کراوە چەندین توێژینەوە هی ناوخۆی هی بیانی هاتوونە تاریم چۆن بە دیاریکەش لاولێری پایتەختە ئەم توێژینەوەن ژمارەیان چەند بووە لە چه بوارەکان چۆن دەتوانین سوودیان لێوەربگرین؟
ئەم توێژینەوانە 306 توێژینەوە پێشکەشی کۆنفرانس کراوە بەڵام 188 قبول کراوە مەرج نییە ئەوانەی کە پێشکەش کراوە توانی بێتی ئەو لەو چوارچێوەی بێ کە بتوانێت خزمەتی کۆنفرانس یاخود ڕاستپاردەی کۆنفرانس کات. طبعا ئەم کۆنفرانسە کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستیە چکە 11 وڵات بە شێوەی ڕاستەوخۆ ئۆنلاین بەشدارن هەندێکیشان تەواجودیانەیە لێرە ئەو وڵاتانی کە لامان زۆر گرنگن ئێران بەشدارە میسر بەشدارە ئوردن بەشدارە ئینگلتەرا بەشدارە نیجیریا بەشدارە ئوزبێکستان بەشدارە کۆمەڵی وڵاتی تر بەشدارێک ئەم توێژینەوانە ئێمە ئەمانەوێت لە کۆتایی کۆنفرانسەکەدا کە بە کۆمەڵێ مەجالاتی جیاوازن ئەم توێژینەوانە بتوانین وەکو ڕاستپاردە هەم بۆ وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری کە ئەوی پێی عیدی ئەوان بێت پێشکەشیانکەین هەندێک لاوانەی لە ڕووی ئەنگاری تەکنیکی هەبێت داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانکەین چونکە ئێمە دروشمی کۆنفرانسەکە بریتیە لە پەرەپێدانی تەکنیکی نوێ. دکتۆر باسی کۆمەڵی وڵاتت کرد باسی کۆمەڵە توێژینەوەی باشت کرد کە لەو هەموو توێژینەوە نەقبول کراوە ئەمانە بۆ ئێمە چەند گرنگن هەمیان لە یەک سێکتەران یا لە بەشی جیاوازان نەخێر لە بەشی جیاوازان بەشی سامانی ئاژەڵیمان هەیە بەشی پیشەسازی خۆراکمان هەیە بەشی پاراستنی ڕووەکمان هەیە بەشی بەرهەمی ڕۆچیمان هەیە بەشی ماسی و ئاویەکانمان هەیە ئەمانە هەمووی مەجالاتەکان جیاوازن چکە پانێڵەکان یەک پانێڵ نییە هەمووی دابش کراوە ئەو توێژینەوانی کە لێرە حازرن ئەو 180 کە قبول کراوە هەندێکیان بە ئۆنلاین هەندێکیان بەسەر مەجالەکانە دابش کراوە لە یەک مەجالەکۆ نەبووتەوە چکە جەناب شارەزای کشتتوکاڵ کۆمەڵی سێکتەری ئەگرێتەوە سامانی ئاژەڵی بڵێن یەکێکە لە هەرە سێکتەرە گرنگەکان دوای ئەوە پیشەسازی خۆراک چونکە ئێمە لە وڵاتی ئێمە گەورەترین کێشەی ئێمە بەرهەممان زۆرە بەڵام ناتوانین بە پیشەسازی بکەین ئەمە گرفتی هەرێمی کوردستانە نەمانتوانیەوە بە پیشەسازی بکەین کارگەمان هەبێت و هەلی کاری دەرچوان بدۆزینەوە و بتوانین بەرهەمەکانمان بە پیشەسازی کەین زۆر جار بەرهەمەکانی جوتیاران دەبینین زەرەنمەند دەبن و حکوومەتیش ناتوانێت تعویزیان بۆ بکاتەوە. ئێستا دەبینین ئێوە وەکو لایەنی زانستی لایەن ئەکادمیەکە زۆر تەرکیزتان لەسەر بابەتی تەکنۆلۆژیا کردوێتەوە تەکنۆلۆژیا و بەکارهێنانی ئامێری پێشکەوتوو تا چەندە گرنگە بۆ ئێمە وەکو بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان زۆر گرنگە تۆ ئەگەر بتەوێت لەو چوارچێوەی دەرچیت چەقبەستووی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان و عێراق دەرچیت ئەبێت تەکنیکی کار لە چاندن لەو بزورانە بێ کە ئەنجامی باشە ئینتاجی باشە و لەو ئالەتانە بێ کە ئێستا بۆ نمونە ئێمە ئالیشی ئاژەڵ لەوانەیە پێشتر بە شێوشی عەشوایی جوتیاریابیتی بێ بەڵام ئێستا بە شێوی پلێت هەیە جاران لەوانەیە وێنجە و گەلمەشامی نەکراوەتە سایلج ئێستا بۆی تەکنیکەوە ئەکرێتە پلێت بە شێوەی هەم اقتصادی و هەم حیوانەکە سوودی لێکرا و هەم حیوانەکە لە ئەنجامی تەندروستی ئاژەڵە مرۆڤ تەندروستە بێت. لایەن ئاکادمیەکان بۆ کەرتی کشتتوکاڵی زۆر جار ئەکەونە ژێرباری پرسیارەوە کە نەیانتوانیوە تا ئێستا ڕۆڵی خۆیان ببینن کەرتی کشتتوکاڵی لە وڵاتانی دراوسێ ناوچەکە ساڵ لە دوای ساڵ لە پێشکەوتنایە چۆن لە هەرێمی کوردستان بتوانین سوود لە توێژینەوەکانی ناوەندە ئاکادمیەکان وەربگرین. ئێمە سێگۆشەیەکمان هەیە سێگۆشەکە لەسەرەوە ڕادۆستی توێژینەوەی کشتتوکاڵی جوتیار ڕێنمایی کرد یعنی ئەو کەسەی کە توێژینەوەکە دەگەینتە جوتیار طبعا ئەوە کاری زانکۆکان نییە لە بەداخەوە لە بەرەوەی لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە وڵاتەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئاگاداکردنەوە یا وشارکردنەوەی جوتیار یا پێ دەڵێن بە عەربیەکەی ئیرشادی زراعی ئەوانە کاری وەزارەتی کشتتوکاڵە. ئێوە ئامادەن چۆن لە ئێوە توێژینەوەکانتان ئامادەن لێکۆڵینەوەکانتان ئامادەن کە بتوانین ئێمە سوودی لێوەرکرین بۆ کەرتی کشتتوکاڵی و بەرەو پێشبردننی هەموو کاتە کۆلێژەکانی زانستان دازیارە کشتتوکاڵەکان و کۆلێژەکانی کشتتوکاڵی عێراقیش ئامادەن هەموو کاتێک ئامادەین هەموو زانیاریەکان و ئەو زانستەی کە ئەمانە بیخینە بەردەستی جوتیار ئەوە شتێکی با بڵێن سروشتیە کە ئێمە کارەکە بۆ جوتیارەکە دەکەین بۆ زیادکردنی بەرەمی کشتتوکاڵی بە تایبەتی لەو بارودۆخی ئێستا کە گۆڕانکاری کەشوهەوا لە گۆڕەیە هێر لەوە با بڵێن مەشاکلی یا گرفتی بە بازارکردنی بەرهەمی ناوخۆ لە ئارادایە هەروەها پێویستە ئەوش باسکەین لە هەرێمی کوردستان ئێمە مەسەن ئەگەر دابشکردنێکی ئاسان بکەین زەویە گەورەکان زۆربەی دەکەوێتە دوو ناوچەی دیاری کراو ئەو زەویانەی کە بچوو کراوەتەوە بوویتە 30 دۆنەم و 40 دۆنەم و 20 دۆنەم کەوتە ناوچەیشتر خۆ دەتوانین ئەوانش هەموو ئەگەر بێت و ڕێنمایەکی تایبەتی هەبێ هەموو بە شێوەیەکی وا ڕێکی بخەین کە هەرێمی کوردستان
نەک بتە سەبەتەی خۆراکی بۆ عێراق تەنیا بەڵکو بۆ لەوانەیە با بڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتەواوی. باشە دکتۆر دەبینین ئێستا کۆنفرانسێک ئەنجام درراوە لەسەر بە تەکنەلۆژیکردنی کەرتی کوشت و کاڵە لە هەرێمی کوردستان و تەواوی عێراق گەر ببینین کۆمەڵی هۆکارمان هەن لە ساڵانی ڕابردووە وشکە ساڵی کەمبوونەوەی ڕێژەی ئاوە لە دەریاچەکان لە بەتایبەتی لە پارێزیەکانی عێراق چۆن بتوانین لە ڕێگای ئەم کۆنفرانسانەوە بە تەواوەتی پەیامەکان بگات بەلایانی پەیوەندیدار. بێ ڕاستی ئەوەی با بڵین توێژەری کشت و کاڵی ڕێنیشاندەرە دیسیژن مێکەر نییە بڕیار بەدەست نییە بڕیار بەدەست ئەو کاتی دەبی پلانێک دابنێ ئەو توێژینەوەوانە تا ماوەیەک چاچی کاتەوە بستە بەردەستی جوتیارە. بۆ هەرێمی کوردستان دەبینین حکوومەتی هەرێمیستان زۆر تەرکیز لە سەر کەرتی کوشت و کاڵەکاتەوە. ئێستا کاتی ئەوە هاتووە هاوشێوەی بەشێک لە وڵاتە پێشکەوتوەکان لەم کەرتەیە بە تەکنەلۆژیاکردنی کەرتی کوشتتوواڵیانی سوود لە هەندێک تەکنەلۆژیای نوێ بینین بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشت و کاڵی. تاوان وڵات لە مێژە کاتیەوە هاتووە بەنسبەت ئەوەی کە باسی هەرێمی کوردستان بکەین چکێمە ئەوەی باسمان کرد خاوەن زەویە گەورەکان لە دوو ناوچەی تیانیان با بڵینەوە هەولێر و دهۆکەوە دەکرێت تەقەنیاتی کشت و کاڵی هەر لەوانە لە ئاودانە لە چێڵانە لە قڕکردنی کیمیایە ئێستا کە ئەو درۆنانت کە پیا بۆ یاخود ئەو ئاپانی تەلیفۆن ئەوانە هەمووی تەقەنیەیەکی کشت و کاڵی نوێیە دا شتێکە ئێستا هەموو دنیاە با بڵین پەیڕەوی دەکا پێی دەڵێن کشت و کاڵی زیرەک لە ژێر کاریگەری کەش و هەوای گۆڕاو کەواتە بەکارهینانی ئامێری زیرەک ئێستا بۆتە ئەنجامێکی تەواوی پرۆسی کشت و کاڵی ینی دەبی بکرێت. هیچ هەنگایەنراوە لە هەرێمی کوردستان بە پێوی ئێوە ناوەندێکی ئەکادی بین لایەنێکی پەیوەندیدارن لە ڕووی زانستیەکەەوە دەڵێم هیچ هەنگاوێکی تەکنۆلۆژیا دراوە لە هەرێمی کوردستان. بەڵێ ئێستا حالیان ئەمە چەند تەجروبەیەکمان کرد یەک لەوانە ئەمە ناوی لێ دەڵێن RDI Responsive Drip Irrigation ئەویشان بۆ ئاودانی زیرەکی ڕووەکەکان ئەوانە هەمووی کاری لەسەکنیان. وەبەرهێنان لە سێکتەری کشت و کاڵی لە هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 17 پرۆژە پارێزگای سلەیمانی 11 پرۆژە پارێزگای دهۆک 10 پرۆژە پارێزگای هەڵەبجە 1 پرۆژە ڕوبەری زەوی تەرخانکراو 12,176 دۆنم بە سەرمایی 1.2 ملیار دۆلار. خۆگونجاندن لەگەڵ سەردەمی تەکنەلۆژیای کشت و کاڵی هەنگاوێکی گرنگە کە دەبێت هەرێمی کوردستان کار لەسەر بەشێکی زۆر لەو بەرهەمانە بکات کە دەتوانێت لە ڕێگای تەکنەلۆژیاوە ئەو بەرهەمانە بڕەکەی زیاد بکرێت بە تایبەتی بۆ بەرهەمهێنانی بنەتۆ. بنەتۆ یەکێکە لە بنەما سەرەکیەکان بۆ زیادکردنی بەروبوومی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان چۆن بتوانین بە ڕێگایەکی زانستی بە ڕێگایەکی تەندروست بڕی بنەتۆ زیادکەین لە هەرێمی کوردستان. بەنسبەت بەرهەمهێنانی تۆ شتێکی زۆر گرنگە خاصتاً لە کوردستانە و لە عێراق و لە هەموو عالەمە ینی ئێستا کە دەبینینەوە لە جیهانە کە بەرهەمی تۆی دەیننەوە هەر تۆ یەک دێتەوە هەر تۆ یەک بە پارەکی زۆر گرانە بەس لای خۆمانەوە بچیەوە چیلۆیەکی تۆی بکڕی بە 1,000 لۆ ئەو فەرقەی هەیە ما بینی تۆی ڕۆژهەڵات و با بڵێنەوە جیهانی و بینی بەرهەمی خۆمان. دکتۆرە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئەو بنەتۆیانە بەرهەمێنین کە لەگەڵ کەش و هەوای هەرێمی کوردستان گونجاوە یا بە شێوەیەکی عەشوایی تا ئێستا جوتیارەکانمان ئەو شێوەی بەرهەمێنن وەکو با بڵێم توێژەر نایبینم لە بازار ئی خۆمانە وئینەمە ئەوەی کە دەبینم لە بازارە مثلەن دەڵێتن ئۆکێ ئەوە خۆماڵیە ئەمە بەس دەڵێ بۆ من خۆماڵێ هیچ معلوماتێکی دیکەم نادادێ. باشە دکتۆرە دەتوانین ئەمانە ڕێک بخەینەوە بە شێوەیەکی زانستیانە بەرهەمێن وە پرسیارەکەشم ئەوەیە ئێوە کەسانی ئەکادیمین دەوری ئێوە چییە ڕۆڵی ئێوە چییە؟ یعنی ئەمە وەکو توێژەر ئەمن لای خۆمەوە تقریبا خلالی ئەو چەند ساڵێکە ئیشی ئەەکەمەوە چەند با بڵێم پرۆژەیەکم کردووە لەسەر بەرهەمهێنانی تۆ ئەو بەرهەمەکو بەرهەم دەینی ئەو شتانێک کە خەڵک یارمەتی دەداتن با بڵێنەوە جۆتیار بتوانین یارمەتی بدەینەوە ئەوەی لەسەرمانە پێ ئەڵێن بەو شێوەی بکاتن. بنەما سەرەکیەکان لایەنی تەکنەلۆژیە ئێستا دەبینین وڵاتان زۆر بە ڕێگای جیاواز لە هەموو سێکتەرەکانانی کەرتی کوشت و کاڵیە
لە ڕووی تەکنەلۆژیاوە سوودیان وەرگرتووە بەرهەمێنانیان زیاد کردووە ئێمە چۆن بتوانین لە ڕێی تەکنەلۆژیاوە بەرهەمێنان زیاد بکەین و چ داهێنانێکمان پێویستە لە چ لایەنێکەوە لە چ ناحەیەکەوە ئێمە زۆر پێویستمان بە لایەنی تەکنەلۆژی هەیە. طبعا تەکنەلۆژیا ئەگەر باسی تەکنەلۆژیای بکەینەوە هیچ تەکنەلۆژیایەک نایێتەوە سەر دنیا ئەگەر ئەمە پێویستمان پێ نەبی. تەواوە ئەو تەکنەلۆژیای کە ئەمە ئێستا هاتیتەوە کە ئەمە پێویستمان پێەیە لەبەر ئەوەی ئەمە پێویستمان پێ لەبەر هەندێک ئەمە دەمانەوەی بەکاری بینین. یەکەم سەبەب بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیا ئێستا حالیەن ئەوەیە کە گۆڕانکاری گەشت و هەوایە. پرۆژەکانی گرین هاوس ئەمە تا چەند پێویستن لە هەرێمی کوردستانە دەبینین ئێستا هەنگاوی باشراوە تایبەتی لە لایەنی حکومیەوە کە زۆر سەپۆرتی کەرتی تایبەت دەکات. ئەمە چۆن ئامادە بکرێت چۆن دروست بکرێت چۆن بەرهەم بهێنرێت بەڕێستان باست کرد دەبێت بزانین کەش و هەوا چۆنە چ جۆرە سیستەمێ بەکارێنی ئەم گرین هاوسانە بۆ ئێمە چەنە گرنگە. بە هەمان شێوە کە ئەمە دێتەوە با بڵێن قسە بکەینەوە لەسەر گەشت و هەوا زۆر شتی دیکەی دەگرێتەوە بەس هیچکاوی ساڵی نییە و ئینەما گەرماش دەبیتن. بە هەمان شێوە ئەگەر خەڵکی زیاد بی پێویستی بە خواردنە بە بەردەوامی ساڵ ئەم کو ئەمن بێمەوە ئەو خواردنەی بیدەمەوە خەڵکی بە بەردەوامی ساڵ تەماتە هەبیتن بە بەردەوامی ساڵ خیار بیتن بە بەردەوامی ساڵ شووتی هەبیتن ئەو وەختە ئەمن دەبی چی بکەمەوە گەشت و هەوایەکی تەرخانی بکەم لە بۆ ئەو ڕووەکە هەتا بتوانم بە مەداری ساڵەوە بەرهەمم بداتێ. بڕی بنەتۆوی بەرهەمهاتوو لە هەرێمی کوردستان پارێزگای هەولێر 1045 تۆن، پارێزگای سلەیمانی 1600 تۆن، پارێزگای دهۆک 1400 تۆن، پارێزگای هەڵەبجە 73 تۆن، ئیدارەی گەرمیان 954 تۆن، کۆی گشتی بڕی بنەتۆوی بەرهەمهاتوو لە هەرێمی کوردستان 5072 تۆن. سوودوەرگرتن لە توێژینەوە زانستیەکان پلانێکی نوێی وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە بۆ برەودانی زیاتر بە کەرتی کوشتتوکاڵ و داهێنانی نوێ لەو کەرتە ئەمەش بۆ پاڵپشتی زیاتری جوتیاران دەگەڕێتەوە بە ئامانجی زیادکردنی بەرهەمی ناوخۆ و پڕکردنەوەی پێداویستی لە هەندێ بەرهەمی کوشتتوکاڵیدا. وەکو وەزارەتی کوشتتوکاڵ ئێوە تا چەند هەوڵتان داوە لەو ڕێگا کلاسیکیەوە خۆتان بگونجێنن لەگەڵ ئەو تەکنۆلۆژیای کە ئێستا لە سەردەمایە کە وڵاتانی پێشکەوت و سوود لە تەواوی ئامێر و تەکنۆلۆژیا سەردەمیەکانە بینن بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵی. وزارەتە مە وزارەتە کوشتتوکاڵ تکابینە نەهێدای حکوومەتە هەرێما کوردستانی جەنابی سەرۆکی حکوومەتێ بەردەوامت بێشت ئەvە وزارەتەکە استراتیجیە vêt giringî dane ke mezin bi vê wizaretê bête danan. Her wesa jî belkî êk ji armancê me yê serekî ew e ku em heke bi vên kertê kuştûkalê Kurdistanê de pêş bikevit, vêt em ji çarçovê çandina klasîkî derkevîn. تا چەند وەزارەتی کوشتتوکاڵ و ئەتوانین بڵێن وەزارەتی خوێندنی باڵا نزیکن لەیەکەوە بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستان. ئەمە هەنگیەکە باشە هەیت نیڤەکە وزارەتە مەدا و وزارەتە خوێندنا باڵادا سەر ئەوی بابەتی و بتایبەتە پڕێە بەڕێوبەرەتیە گشتیە توێژینەوە بەردەوام ئەو بلابێژین دکتۆر و مامۆستایت پسپۆرت وان بۆ ئارادا پەشداریەتکەن ئەوان توێژینێت و تێنەکردندا. لایەنێکی تر بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستانە ئامێری پێشکەوتووە. لە ماوەکانی ڕابردووە بینیمان وەزارەتی کوشتتوکاڵ گرێبەستێکی کرد لەگەڵ چەند کۆمپانیایەکە بۆ پێدانی ئامێری کوشتتوکاڵی بە جوتیاران بە شێوازی قیست. ئەمە هەرماوە ئێوە دەتانوێت بە بەردەوامی ئامێری نوێ بێنە هەرێمی کوردستانەوە؟ گرێبەستەکە گەلەکە باش بوو جێخۆدا بوو ئەو گرێبەستە بۆ خزمەتە جۆتیارێت کوردستانێ بوو بۆ وێ هەندێ بوو کو ئەم لێخۆشببوونا گومریکی بدەینەوان کۆمپانیایە کو ئەوان ئامیرێت کوشتتوکاڵی بینە هەرێما کوردستانێدا بەس مەرجێمە ئەو بوو سەروێ کۆمپانیایە کوپ نرخەکی باش بدەتە جۆتیارە و بقەست ئەو کارەی بەردەوامە و ئەم هیویدارین نێزیکترین وەختدا ئەو کۆمپانیایە ئەو بلابێژین اتفاقا لەگەڵ هاتیەکردن جیبەجی بکەت ئینانە هەر ئامیرەکە کوشتتوکاڵی. دەتوانین بڵین ئیتر ئەو کار و پلانانەی کە ئێوە ئیشتان لەسەر کردو لە ماوەی ئەم 3 بۆ 4 ساڵەیە
لە ساڵانی داهاتووە لە ئایندەدا دەرئەنجامی باشێ بێ بۆ بەرەو پێشبردننی کارتی کشتتوکاڵی گومان تێدانینە کشتتوکاڵش بێ ئاو نائێتەکردن تشتێگەلێکی باش إنه ئیساڵە ماوەک وزارەت ڕاگەهاند بەلکی 4 بەنداوێت باش بێژین بلات استراتیجی الهەرێمێ تەواو بوون و بەلکی ڕۆژە ئینیە مەسەفەرەکە هەی بۆ بەغدایێ دێ چاپێکەفتنێک مەهەبت لەگەل وەزیرێ سەرچاوەکانی ئاوی عێراق بۆ وێ هەندەیە داکو میزانیەتە ساڵا 2023 عێراقێدا میزانیەک بێتە تەرخانکردن و جێخۆ بگرتن دروستکردنا 3 بەنداوە ئەوژی بەنداوە باکورمانە دهۆکێ و بەنداوە دێگەڵەیە القەلعە دزێ و هەروەسا بەنداوە منداوەیە هەولێر. خولی پراکتیکی بۆ جوتیاران لە هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵدا پارێزگای هەولێر 543 خول، پارێزگای سلەیمانی 723 خول، پارێزگای دوهۆک 1317 خول، پارێزگای هەڵەبجە 10 خول، ئیدارەی گەرمیان 269 خول.